لە سوێت دادگایکردنی پویا شافعی دەستی پێکرد. ئەو کەسەی کە پۆلیسی سوێدی دەڵێ زۆر نزیکە لە ڕەوامەجید کە بەڕێویە کوردەکە دەناسرێت. سوێد بەریتانیا ئەمریکا دەڵێن ڕەوامەجید سەرۆکی تۆڕی تاوانکاری فۆکسترۆتە. لە یەکێک لە وێنانی کە پۆلیسی سوێد پێشتر بڵاوی کردبەوە پویا لەگەڵ ڕەوا لە باشووری کوردستان دەردەکەون کە لەگەڵ فەرماندەیەکی سەربازی پێشووی کوردستان دەستیان لەسەر شانی یەکدی داناوە وێنەیان گرتووە. ساڵی 2023 شافعی لە هەرێمی کوردستان دەستگیر دەکرێت. ساڵی 2025 دو ساڵ دواتر ڕادستی سوێد کرایەوە. کاتێک گەیندرا فڕۆکەخانەی ئارلاندا یەکسەر پۆلیسی فڕۆکەخانە دەستگیریان کرد. لەو کاتەشەوە لە سوێد لە زیندانە. لوکاس تیگەرستانتەیە کە داواکاری گشتیە دۆسیەکەی لە دادگای ستۆکۆڵم جوڵاندووە دەڵێت دۆسیە شافعی تاوانی زۆر گەورەی تێدا. ئەوان بڵێن وەکو داواکاری گشتی وەکو ینی حکوومەتی سوێدیش ئەو گەنجە تۆمەتبار دەکەن کە بە ناوی حەمەدۆ سەرکردایەتی باندی تاوانکاری کردووە لە ستۆکۆڵم و لە ژمارەیەک شوێنی دیکەش لە سوێد تاوانی بازرگانیکردن بە مادەی هۆشبەر هەوڵی کوشتن توندوتیژی و تەقینەوەی دراوەتە پاڵ تۆمەتی دراوەتە پاڵ بێگومان لە یەکێک لەو نامانەدا کە بە ئەپی چاتی سیگنال نێردراوە. سیگنال دەیانگوت زۆر سەلامەتە کەس ناتوانێت چاودێریت کە بەڵام هەر کەسێک بەم دوانێ دەگیرێ لە سیگنالەوە گیراوە. حەمەدۆ بە کەسێکی دیکە دەڵێ برا دەبێت بتەقێندرێتەوە. پۆلیس دەڵێ مەبەستی لەوە بووە کە ماڵی کەسوکاری ڕکابەرێکی خۆی کە سەر بە باندێکی دیکە بووە دەبێت بتەقێندرێتەوە. لە نامەیەکی دیکەدا حەمەدۆ داوا لە هاوکارەکانی دەکا چەک پەیدا بکەن. بەڵام ئێستا پویا لەگەڵ پارێزەرەکەی بە تەواوی هەموو ئەو شتانەی کە دراونەتە پاڵی ڕەتیان دەکاتەوە. چاوەڕوان دەکرێت پرۆسەی دادگایکردنەکەی مانگێکی تەواو بخایەنێ. بێگومان پێشتری شەرم هەفتەیە کەسێکی دیکە بە ناوی محەممەد لە تونس دەستگیر کرا کە ئەویش وا بڵاوکراوە یەکەکە لە سەرکردەکانی فۆکسترۆت. هەر ئێستا ڕوودا و دیاسپۆرا پشۆپێنە. تا ئاگات لە هەواڵە گەرمەکانی دیاسپۆرا چیرۆکی ئالنگاری و سەرکەوتنەکان هەروەها شین و شایی بێ. بۆ ناردنی پێشنیاز ڕخنە و بیرۆکە پەیوەندی بە هێڵی گەرمی دیاسپۆراوە بکە.